بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویستی پەیامی ڕۆژ. ئەمڕۆ بە تەنها لە خزمەتتانم بەبێەوەی کە هیچکەم لە هاوکارەکانم ئامادە بن بۆی کە بەرنامەیە پەیامی ڕۆژتان پێشکەش بکەم بە کۆمەڵێک بابەت و زانیاری تایبەتەوە. ئەمڕۆ لە خزمەتتانە. دیارە تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ناوەندی ڕۆشنبیریە دیبان و نووسەرانی کەلار، دیدارێکی تایبەتیان لەسەر بەناونیشانی شێروانە بۆ شێعر و نووسین. ئەمڕۆ ساز کردووە کە دیارەم دیدارە 2 ڕۆژ دەخایەنێت و تەوەری یەکەمان تێرخان کردووە لەسەر ئەم دیداری شێروانە بۆ نووسین و شێعر و توێژینەوە، بزانین ئامانجیان لەم دیدارە چییە و چۆنە میوانێکی تایبەتمان دەبێت لە کەلارەوە. تەوەری دووەمی بەرنامەکەمان تۆڕی میدیایی کۆمەڵوەک بەرپرسیاریەتێکی ئەخلاقی ئاینی نیشتیمانی و یاساییانە و لە چوارچەوەی کاری ڕاگەیاندنی خۆیدا کەمپینێکی میدیایی بەناونیشانی گێڕانەوەی مافی ئازادی بە مەرجی چاکسازی بۆ پشتیوانیکردنێکی یاساییانە بۆ ئەو سزادراوانەی کە مانگرتنیان ڕاگەیاندووە ئەم کەمپینەی ڕادەگەێنێت کە تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ئەم کەمپینە و مافی یاساییانەی مانگرتوانی سزادراوە لەگەڵ تەوەری کۆتایی کە ئەگەر دەرفەت هەبێت دەچینە سەری کاویش فێربوونی بڕین و درومانەوە کە میشە تەوەرێکی هەفتانەیە و تۆمارکراوە بە تایبەتی پێشکەشی خانمان دەکرێت. دەستپێکی بەرنامەکەمان وەکە میشە دەچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارۆچکەکانی کوردستان. بابزانی ئەمڕۆ کەشوهەوای شارەکانی کوردستان چۆن دەبێت کە دیارە 48 کاتژمێری ڕابردوو پلەکانی گەرما لە 0 و لە خوار 0ەوە بوون لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان. نرخی دراوەکان کە ڕۆژانە گۆڕانکاریان بەسەردادێت لە بڕگەی نرخی دراوەکاندا پێکەوە بینەری ئەو گۆڕانکاریانە دەبین کە بەسەر نرخی دراوەکاندا هاتووە بە بەرامبەر بە دیناری عراقی. بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی یادەوەری. بابزانین ئەو ڕوودا و مێژووە گرنگانەی کە لە ڕابردوودا ڕوویانداوە لە بەرواری 12 ساڵانی ڕابردوو. ئەمڕۆ ئاشناتان دەکەین بۆ بڕگانە بە تایبەتی ئەوانەیان کە بۆ ئێمەی کورد جێگەی بایەخ و گرنگیەکی تایبەتیان هەیە. با پێکەوە ئاشنابین بەو بڕگەیە. 12 ساڵی 1502 دوای کەوتنی مەملەکەتی ئەندەلوسی وڵاتی مسلمانان لەلایەن مەملەکەتی غەرناتەوە و کۆتایی هێنان بە دەسەڵاتی سیاسی و سەربازی و ئاینی مسلمانان و ئیسلام لەو وڵاتەدا
ئیسپانیا مەسیحیەکانی ئەندەلوس دەستیان کرد بە مەسیحیکردنی بە زۆرینەی مسلمانە نیشتەجێبووەکانی ئەندەلوس لە غەرناتە، ناچاریان کردن بە مەسیحیبوونی یاخود بەجێهێشتنی وڵاتی ئەندەلوس و بێبەشکردنیان لە هەموو مافوو دەرامەتێکی خۆیان. ئەوەش پاش هەرس و ڕوخانی دەوڵەتی ئیسلامی لە ئەندەلوس هات. ئەندەلوس یەکێکە لە گەورەترین ویلایەتەکانی دەوڵەتی ئیسلامی و بەهۆی کاریگەری بانگەوازی ئیسلامیەوە خەڵکێکی زۆر لە خاچپەرستیەوە بوونە مسلمان. بەڵام پاشتر بەهۆی ناکۆکی نێوان مسلمانەکان و زیادبوونی ناکۆکی نێوانیان ئەو دەوڵەتە بەرەو لاوازی و پوکانەوە ڕۆشت و پاشتریش جڵەوی حکمڕانی کەوتە دەست خاچپەرستەکان. مەسیحیەکان هەمیشە لە ڕێی دادگاکانی پشکنین و بڵاوکردنەوەی پسوڵەی لێبوردنەوە ترس و ئومێدیان بەرامبەر بە شوێنکەوتوانی خۆیان و نارەکانیان بڵاو کردوتەوە و لەو دوو ڕێگەیەوە هەوڵیان داوە هەیمەنەی سیاسی و سەربازی خۆیان بەسەر ئەوروپادا بڵاو بکەنەوە. دوانزەی دوی ساڵی 1942 کۆچی دوایی شاعیر و زانای گەورە و خواناسی کورد محەممەد مەلا مستەفا سافی ناسراو بە سافی هیرانی. سافی شاعیرێکی عاریف و نیشتیمان پەروەرێکی دڵسۆز بووە. زۆربەی شیعرەکانی بۆ مناجات لەگەڵ خودا و وەصف و ستایشی پێغەمبەری ئیسلام درودی خۆی لێبێ تەرخان کردووە. بە گژنە خوێندەواری و دواکەوتووی میلەتەکەیدا چووەتەوە. سافی بە هۆی گەشتەکانی بۆ خوێندن توانیوێتی بە هەر چوار زمانی کوردی و عەرەبی و فارسی و تورکی شیعر بنووسێت. سافی هیرانی لای باوکی و قازی عەلی باوکی پێشەوا قازی محەممەد خوێندنی شەرعی حوجرەی خوێندووە. سافی هیرانی خۆی بۆ دەرس و دەوری ئیسلامی یەکلایی دەکاتەوە و تەواوی ژیانی لە زێدەکەی خۆی لە شەقڵاوە بەسەر دەبات و بە دەستی خۆشی گۆڕ بۆ خۆی هەڵدەکەنێت و لەو گۆڕەدا دەنێژرێت. سافی هیرانی ساڵی 1873 لە شەقڵاوە لەدایک بووە. دوانزەی دوی ساڵی 1945 مەلا مستەفای بارزانی لیژنەی ئازادی لە ئەفسەرانی ئازادیخوازی هەڵهاتووی ناوسوپای عێراق و مامۆستایان و ڕۆشنبیران پێکێنا بۆ دانانی ڕێگەچاری ڕزگاریکردنی باشووری کوردستان و بەدەستێنانی سربەخۆیی بۆیە و ڕزگارکردنی کوردستان لە ژێر دەستەی و ستەمی ڕژێمی پاشایەتی عێراق و دانانی سنوورێک بۆ لەشکرکێشی و هێرشەکانی سوپای هاوبەشی بەریتانیا و عێراق و خاپۆرکردنی کوردستان بە تایبەت ناوچەکانی بارزانی. لیژنەی ئازادی پاشتر ڕۆڵی هەبوو لە پشگیری کوردی باشووری کوردستان بۆ کۆماری کوردستانی قازی محەممەد لە شاری مەهاباد. دوانزەی دوی ساڵی 1949 شەیدکردنی سەرکردە و زانا و خەباتکاری گەورەی ئیسلامی سەدەی 20م پێشەوا ئیمام حەسەن بەنای دامەزرێنەری ڕێکخراوی ئیخوان المسلمین لە تەمەنی 43 ساڵیدا و بە دەستی چەند چەکدارێکی بەکرێگیراوی دەستگای ئاسایشی سەر بە جەمال عەبدولناسری سەرۆکی میسر. پێشەوا حەسەن بەنا بە یەکێک لە کاریگەرترین کەسایەتی ئیسلامیەکان دادەنرێت لە پارێزگاری و پاراستنی فیکری ئیسلامی لە دوای ڕمانی خلافەتی ئیسلامی و توانید لە تەمەنی 22 ساڵی خۆیدا لە ساڵی 1928 ڕێکخراوی ئیخوان المسلمین دابمەزرێنێت و ببێتە بربەستێک لە بەردەم بە ئەوروپاییکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. پێشەوەی شەهید بانگەواز و پەیامەکانی خۆی لە ڕێگەی کافتریا و چایخانەکانەوە دەست پێ کرد و گوند بە گوند و شار بە شار دەگەڕا و گەنجان و ژنان و پیرانی بەرامبەر بە ئیسلام و دوا ڕۆژی مرۆڤەکان هۆشیار دەکردنەوە و لە بێهودەیی و ڕابواردنی دنیا و ڕزگاریکردن کاتەکانی خۆی بە پەیام و بانگەوازەکەی خۆیەوە بەسەر دەبرد و ڕۆژانە تەنها 5 کاتژمێری بۆ خەودانا بوو بە سکرتێرەکەی خۆشی ڕاگەاند بوو کە بلیتی شەمەندەفەر ئەو کاتانە بکڕێت کانیوە شەون تا ئەو لەو کاتەدا بخەوێت و کاتەکانی تری بەخەوەوە نەباتە سەر. شەهیدبوونی پێشەوا حەسەن بەنا یەکێک بوو لە خۆشی و ئاواتەکانی ئەمریکا و هەر ئەم خۆشی و ئاهەنگ دەربڕینەی ئەمریکەکانیش دەبێتە هۆی ئەوەی کە کەسایەتێکی دیاری وەک بیرمەندی گەورە سەید قوتب بچێتە ڕیزی ئیخوان المسلمینەوە. پێشەوا حەسەن بەنا لە ڕۆژی 14 ساڵی 1906 لە شاری مەحمودی پارێزگای باحیرەی میسر لەدایک بووە. هەر لە سەرەتاوە منداڵێکی خاوەن ڕەوشت و ئەخلاق بوو و کاتەکانی خۆی بۆ لەبەرکردنی قورئان و فەرموودە و زانستی شەرعی تەرخان کردووە. دواکەوتووی مسلمانان و نەخوێندەواریان خەمی گەورەی ئەو بووە. دوانزەی دوی ساڵی 2008 تیرۆرکردنی سەرکردەی دیاری حیزبوڵای لوبنانی و ئەو کەسەی کە ئیسرائیلەکان بە پیاوە حەوت ڕۆحەکە ناویان دەبرد. عیماد موخنیە لە بەردەم شوێنی مانەوەی لە دیمەشقی پایتەختی سووریا بە هۆی تەقینەوەی ئۆتۆمبیلێکی من ڕێژکرا و دوابەدوای کردەوەکەش دەستگای مۆسادی ئیسرائیلی بەرپرسیارەتی خۆی لە کوشتنەکە ڕاگەیاند. عیماد موخنیە سەرکردەیەکی سەربازی حیزبوڵای لوبنان بووە، پێشتر ئەندامی حیزبی فەتحی فەلەستینی بووە، گورزی کوشندەی لە ئیسرائیلەکان وەشاندووە.
ئیسرائیل بە یەکێک لە مەترسیەکانی خۆی زانیوە بەردەوام هەوڵی کوشتنی داوە و سەرکەوتو نەبووە لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە 5 ملیۆن دۆلار بۆ کوشتنی یا دەستگیرکردنی وەک دیاری دانرابوو. عیماد موخنیە لە ساتی تیرۆرکردنیدا تەمەنی تەنها 46 ساڵ بووە و ڕۆژی 7 دوانزەی ساڵی 1962 لە لوبنان لەدایک بووە. دیداری شێروانە بۆ شێعر و توێژینەوە تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دەبێت کە ڕاستەخۆ میوانێکمان لە کەلارەوە دەبێت. دیارە پاشکەمێکی تر ئەم دیدارە دەست پێ دەکاوە 2 ڕۆژ دەخایەنێت. وتەبێژی دیداری شێروانە بۆ شێعر و توێژینەوە بەڕێز مامۆستا ئەحمەد محەممەد ڕاستەخۆ لە کەلارەوە میوانمانە. مامۆستا زۆر سپاس بەوە دەرفەتە. ئەگەر یەکەم پرسیارم ئەوە بێت ئامانجتان لەم دیدارە بۆ چییە؟ ئامانجتان چییە و ئایا ئەمە یەکەم ساڵیەتی ئەم دیدارەتان ڕێخستووە؟ بەڵێ سڵاو بۆیەوە و کاتتان باش بە چاودێری بەڕێ سەلاحش کە خاص سەرپرشتیاری ئیدارەی هونەری گەرمیان ناوەندی ڕۆشنبیری ئەدیبان و نووسەرانی کەلار یەکەمین دیداری خۆی لەژێر ناونیشانی شێروانە سازەکە لە ماوەی 2 ڕۆژ داواتە 12 مانگ و 13 مانگ. سەرەتای دیدارەکەمان لە هۆڵی هونەرەوە دەست پێ دەکەین کە سەرەتا ناوەندەکەمان وتارێکیان دەبێ پاشتر ڕۆشنبیری گەرمیان وتاری خۆیان دەبێ دواتر کاک خەسرە و جاف بابەتێک پێشکەشەکە سیمینارێکەیە کە باس لە یادەوەرەکانی خۆی لە سنووری کەلار دەکات. دواتر لە کاتژمێر 11 پانەڵێکمان هەیە کە ئەو پانێڵە چەندین توێژینەوە لە خۆ دەگرێ. ئەو بەڕێزانەی کە پانێڵەکانیان پێشکەشەکەن دکتۆر محەممەد مەحوی، دڵشاد عەلی، عەزیزی نیعمەتی و مامۆستا عەلی تاهیر. دیارە میوانەکانمان تەنیا لە ناو خۆی هەرێمی کوردستانەوە نین، بەڵکو میوانمان لە ڕۆژهەڵاتەوە هەیە و لە باکووریشەوە میوانمان هەن. ڕۆژی یەکەمی دیدارەکەمان لە هۆڵی هونەرە بێ لە کەلار و دوانیوەڕۆکەشی جارێکی تر دێینەوە هەمان هۆڵ. سەرەتا ئەوەش پانێڵێکی تر لەوێ پێشکەشەکرێت کە چەند توێژینەوەیەکی تایە بە زۆری ئەوانە هەمویان خەڵکی مختص و پسپۆری تایبەتن و مامۆستاکانی زانکۆن کە ئەو بابەتانە پێشکەشەکەن. دواتر بۆ دوانیوەڕۆکەی کۆڕێکی شعریمان دەبێ کە چەند شاعرێکی دیار بەشدارن لەوانە. دکتۆر فەریدون عەبدولبەرزنجی، ئەحمەد محەممەد ئیسماعیل دیارم شیرۆکنووسێکی بەناوبانگە و دیارە و فاتح سەلام، مامۆستا سەلاحی پەرلەمان و سەلوا عەلی و ساڵح بێچار و سار ئەحمەد. ڕۆژی یەکەمی دیدارەکەمان بەم شێوازە کۆتایی دێ. بۆ ڕۆژی دووەم دیدارەکەمان دەبینە زانکۆی گەرمیان لە کاتژمێر 9:30 دەست پێ دەکا. هەڵبەتە دیداری ئەمڕۆمان لە هۆڵی هونەر کاتژمێر دەست پێ دەکا، بەڵام دووەم ڕۆژمان لە زانکۆیە و کاتژمێر 9:30 دەست پێ دەکا. لەوێ کۆڕێکی شعریمان ئەبێ بۆ چەند شاعرێک لەوانە ڕەحیم سەرەڕۆ، لەتیف فاتح، ئیبراهیم هەورامانی، ساڵح حەلاج، ڕۆژ هەڵەبجەیی، حەمەی براحەمە. ئەمانە کۆمەڵێک شاعری دیاری هەرێمی کوردستانن. پاشتر هەر لە زانکۆ سیمینارێکمان دەوێت کە لەلایەن پرۆفیسۆری یایدەدەر بەدرەدین یاسوخی بە ناونیشانی زازاکی وەک لەهجەیەکی قەدیمی کوردی و کێشەی ئاخاوتن و نووسینی. ئەم بابەتانەمان لە زانکۆ پێشکەش دەکرێت و بۆ دوانیوەڕۆکەی دێینەوە هۆڵی هونەر جارێکی تر لەوێ کۆڕێکی شعریمانەوێ. ئەوەش لێرە ئەم جیاوازیەی کۆڕی شعری ڕۆژی دووەم لەگەڵ یەکەم لەوەدایە کە لێرە کۆمەڵێک شاعری گەنج کە ئەزمونیان تا ئاستێک تازەیە مەبەستمانە لێرە ئێمە هەر شعر خوێندنەوە نەبێ، مەبەستمانەوەیە کە ئەو گەنجانە ئەویان کە دەستیان داوەتە قەڵەم و ئەیانەوێ ڕێگای شعر نووسین و ئەوانە بزانن
مامۆستا دکتۆر حەمەی مەحوی ڕائەسپێرین کە ئەو لە کاتی خوێندنەوەی ئەو شعرانە کە لەلایەن بەڕێزان فەروێد سوما و ئاواز نەجم و عومەری مەلا و محەممەد عوبێد و ڕەوەن ساڵح و ئەکرەم هەواس و جەلال بەردی شعرەکان دەخوێنرێتەوە کە داوا لە مامۆستا محەممەد دەکەین کە بە گوێی ڕەخنەگرتن و بە دیەی ڕەخنەگرتن گوێ لە ئەم شاعرانە بگرێت دوجار پێمان بڵێ لەسەر کۆی شعرەکان نەڵێ ئەلی باشە و بێخراپە بەڵام بە شێوازێکی گشتی قسە لەسەر چەمکی شعر بکە شعر چییە جونگەکانی شعر چین ڕەگەزەکانی چین شعری باش کامەیە شعرێک کە بمێنێتەوە پێویستە نووسەر چۆن دەستی پێ بکە ئەمە بەسمان لێرە ئەوەیە کە ئێمە ئەو شاعرانەی کە ئێشتانە لە سەرەتای ئەزمونکردندان بۆی هەندێک بەرچاوڕوونیان بدەنێ و سوودی لێ ببینن و بە دوانیوەڕۆ تەواوی کاری دوانیوەڕۆمان بریتە لە دابەشکردنی خەڵات بەسەر ئامادەبووان ئەوانەی کە بەشدارن کە بابەتیان هەیە ئەوانەیەکی لە ڕۆژ هەڵاتەوە هاتوون یان لە باکوورەوە هاتوون یا ئەو کەسانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستاندا بابەتمان پێشکەشەکەن. زۆر باشە مامۆستا دیارە دیداری شێروانە تەنها خەڵکی گەرمیان یا شاعیر و توێژەرانی گەرمیانی لە خۆ ناگرێت وە کاماژت پێکرد هەم ناوخۆی هەرێمی کوردستان هەم باکوور و هەم ڕۆژهڵاتی گرتووەتەوە. بینە سەر میوانە بیانیەکان یا دەرەوەی هەرێمی کوردستان لە ڕۆژهڵات و لە باکوورەوە کە هاتوون ئایا ئەم میوانانە وەکو کێ بەشداریان کردووە چۆن بەشداریان کردووە ئەمانە بەرهەمیان هەیە یا خۆت ئەمانە توێژەرن یا توێژینەوەیان هەیە؟ بەڵێ ئۆستادگیان ئێمە ڕەنگە هەروەکەوەی کە ئامانجتان لەم دیداریان لەم ناوەندەیە چیە ئێمە بۆشایەکی گەورە لە ناوچەی گەرمیانە زۆر بە تایبەتە بوو چەندین ڕێکخراوی تر پێشتر هەبوون کە وەکو پێویست ئیتر بارودۆخەکار چوبێنیان توانێت ئاماجەکان بپێکن ئێمە ئەم ناوەندە لە چوارچەوەی ئەو بۆشاییە کە هەیە ئەو ناوەندەمان دامەزراندووە بۆی ببینێت چەترێک لە دوورەوە لە نزیکەوە لە دەرەوە لە ناوخۆی هەرێمی کوردستان هەر میوانێک هەر کەسێک دێتە ناوچەکە بۆی بابەتێکی پێ یا خۆمان بانگێشتیان بکەین بۆەوەی تووشی سەرگرتوی ئێرە ئەوێ نەبن ئێمە بتوانین هاوکاریان بین ئاسانکارەکانیان بۆ بکەین بۆەوەی لێرەش ئەوەی کە زۆر مەبەستمانە لێرە دەمانەوێ سنووری ناوچەگەرێتی بشکێنین نەکتەنیا لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بەڵکو بچینە دەرەوەش وەکو گۆران چۆن دەڵێ لە هەر باغێ گوڵێکی سوورم دیبێ بۆی چوم هەزار دڕک لە پێم چەقی بێ ئەمە ئامانجی ئێمەیە لێرەدا بەڵێ ئەو میوانانەی کە لە دەرەوە دێن تەنیا هەر ئەوە نین کە بۆ میوان وەکو میوانداری بانگێشترابن بەڵێ بابەتیشیان هەیە میوانەکان ئەوانەی ڕۆژهەڵات سیان چوارێکن لە باکووریشەوە چەند دانەیەک هاتوون بەڵام لەبەرەوەی دەرفەتەکەمانەوە دەکورتە نەکراوە هەمویان بابەتیانە بێەوە چەندین پرۆفیسۆری تر لە دیدارەکەمانە ئامادە باشیان هەیە ئامادە سازیان هەیە بەڵام لەبەر کات نەکراوە هەمویان بابەتیان هەبێ. زۆر باشە گرنگترین توێژینەوەکان لەسەر چه بابەتێکن وایە و توێژینەوانە هیچ پێوەستێکیان بە ناوچەی گەرمیان و زمان و شعری گەرمیانەکانەوە هەیە و شاعرەکان ئایا ئەم شاعرانەی کە لەوێ پێشکەش دەکرێن شاعری تازن یاخۆت شعری تازەی شاعیرەکانی گەرمیانن یاخۆت شاعرەکانی دەرەوەی گەرمیان؟ بەڵێ ئوستادیان پرۆفیسۆر دکتۆر محەممەد مەحوی ئەوە پیاوێکی دیارە ڕەنگە ئەوەی نەیناسێ ئەبێ گلەی لە خۆی بکە و دکتۆر دڵشاد عەلی ئەوەش لە زانکۆی سلێمانین ئەم دوو بەڕێزە و عەزیزی نیعمەتی ئەمە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتووە خانی و ڕەخنەی ئەدەبی بابەتەکەی لەسەر ئەوەیە و مامۆستا عەلی تاهر پێم وایە گۆڕانکاریەک لێرە ئەکەین دکتۆر دارا بابەتێکی هەیە لەسەر بزاوتی ڕۆشنبیری لە کەلار نەختێ گۆڕانکاریەک ئەلەوێدا دروست بووە بەڵێ بەشێک لەو شاعیرانە من لە سەرەتاوە پێموتی بەشێکیان کەوە دکتۆر فەریدونە ڕەنگە پیاوێکی زۆر مەعروف بێ و مامۆستا ئەحمەد محەممەد ئیسماعیل و فاتح سەلام و مامۆستا سەلاح پەرلەمان و ئەمانە ئەزموونی شعریان هەیە تەمەرێکیان کردووە لە شعرا بەڵام لە پای ئەوەی کە ئەمان بۆ ئەوەی دیدارەکەمان جوانکەن دیدارەکەشمان زیاتر ئەدەبیە ئەمانە تەنیا شعرەکانیان پێشکەشەکەن بەڵام لە پانێڵی کۆتایەکەمانە چەند شاعرێکی گەنج هەن ئەمانە مەبەستمانە کە لە چوارچێوەی پێشکەشکردنی بابەتەکەیان دکتۆر محەممەد مەحوی هەندێک قسەی گشتی لەسەر کۆی شعرەکانەکە بۆ وەکو ئەزمونێک ئەگەر لار و خێچیەک بە جۆرە لە جۆرەکان لە هەنگاوەکانی شعریاندا هەیە ئەم بتوانێت بۆیان ڕاستکاتەوە. کەواتە ئەنجامی ئەم دیدارە چی لێ دەکەن و تا چەندە ئەم دیدارە بۆ خۆی گرنگی و تایبەتمەندی بۆ ناوچەی گەرمیان و بە تایبەتی کەلار هەیە؟ ئوستادیان ئێمە
دیدارەکە هەندێک مناقەشەمان لەسەرەوە کرد بە زۆری دەیانوت ئەم دیدارە بۆ گەرمیان نەبێ بۆ بەستە تەنیا ناوی کەلاتان هەڵگرتووە. ئێمە ئەزمموی تاڵمان لەگەڵ ئەو واقعەدا هەیە کە پێشتر چەند ڕێکخراوێکە بوون لەژێر ناونیشانی گەرمیان کارمان دەکرد. زۆر جار لە کۆڕ و سیمینارەکانە لە فیستیڤالەکاندا نەمان دەتوانی قەزا و ناحیەکان وەکو پێویست کۆکەینەوە، ئەوانش نیان دەتوانی ئامادەباشیان تێدا بێ. هەندێک جار ناوچەگەرێتی دروست دەبوو کاتێک خەڵاتت دابەشە کرد یان پشکەکانت ئەوە لێ دەکرد لە ئیشوکارەکانە دابشکردنەکە سەیرەکەی نەمانەتوانی یەکسانێک بپارێزین و ڕۆشنبیرەکان هەندێک جار لە چوارچێوەی کاری پیشەی خۆیان دەچوونە دەرەوە. هەندێک جار ئەو خەڵاتانە دەدرا ئەوەندەی لە باتی ئەوەی کە بابەتیانە خەڵاتەکان دابش بکرێن لەسەر ئاسی ناوچەکان فلان ناوچەبا بێبەش نەکرێ و فلان ناوچەبا بێبەش نەکرێ. بەڕاستی ئەمە گرفتی بۆمان دروستە کرد. بەڵام ئێستا ئێمە لەسەر ئەو بنەمایە دەستمان پێ کردووە بە بچووک دەست پێ بکەین و هەڵدێن گەورە بین، نەک بەردی گەورە هەڵگرین و نەتوانین بیهاوێژین. من لە بیدایەشەوە ئەوەم پێوتی ئێمە لێرە زۆر مەبەسمانە سنووری ناوچەکان تێک بشکێنین، سنووری زارەکان تێک بشکێنین. ئێستا ئێمە لە هەورامانەوە خەڵکمان بانگێشت کردووە کە بابەتی هەیە لە باکوورەوە خەڵکی بەڕێزمان بانگێشت کردووە کە لە زازاکی و لەسەر کێشەی زمان و ئەوانە بابەتیانەیە و لە ڕۆژهەڵاتی شەو ئەومان ناودووە لە ناوخۆی خۆشمانەوە لە سێمانی هەیمانە و لە گەرمیانی شەمانە. ئەمانە هەمویان دەلالەتی ئەوەکەن کە ئێمە دەمانەوێ ئەو سنوورە تەقلیدیە کە پێشتر هەبووە ئەو سنوورانە بشکێنین. زارەکان شێوە زارەکان زاکان ئەمانە بتوانین لە یەکتری نزیکەینەوە. بەڵێ بە هیچ جۆرە لە جۆرەکان ئەوەندەی پشکی بەڵێ بەگشتی ئەنجامی دیدارەکەەوە بە تایبەتی ئەنجامی توێژینەوەکان چی لەکەن ڕەنگە ئەمە تایبەتمەندی یا گرنگیەکی زیاتر دەبێت پێی بدرێت چونکە دیارە هەر دیدارێک دەبێت ئامانجێکی تایبەتی هەبێت کە لە کۆتاییدا دەگەیتە ئامانجەکە. ئەنجامی گشتی دیدارەکەەوە بە تایبەتی توێژینەوەکان چی لێ دەکرێت؟ جارە ئێمە جارە پێش هەموو شتێک گەرمیان هەستەکەم پێشکەوتێکی زۆر باشی لە هەموو بوارەکانە لە خۆی بینیوە لە خۆی دەرکەوتووە. ئەم بانگێشتکردن و ئەم دیدارە ئێمە سەرتا وەکو ناساندن هەم بۆ ناوەندەکان بۆ ئەو میوانە نەدێن سنووری ناوچەکە بزانن. ئێمە هەندێک جار بازێ میوانەمە بانگێشتە کرد ئەوی لە کوێ بخەوین. ئێستا نەک خەوتن شوێن و جێگای باش و ئەوانەمانەیە کەلار زۆر فراوان و زۆر گەورە بووە. پرسیارەکەت زۆر جوان و زۆر بەجێیە. ئێمە خەڵکێکمان ڕاست پادووە لەو گەنجانە کە بۆ ئەو کارە چوس و چالاکن بڕیارمان داوە لە ئەلفەوە هەتاکو یائی ئەم دیدارەی ئێمە هەمووی دکۆمنت بکرێ و دوجار هەڵدەین بکرێتە بڵاوکراوەیەک و لە دیداری یەکەمی شێوانەدا وەکو بڵاوکراوەیەک بکەوێتە بەر دیدەی خوێنەرانمان. ئاماژەت بۆ کرد لە ڕابردوودا هەندێک دیداری دیکە کراون بەڵام ڕەنگە ناڕەزاییان لێکەوت بێتەوە یا جیاکاری کرابێ یا کەم تەرخەمی و کەم و کورتیان هەبوو بێت. ئایا ئەم ناوەندە ئێستا توانیوێتی هەموو شاعیران و ڕۆشنبیرانی گەرمیان بەبێت جیاوازی کۆبکاتەوە لە دەوری خۆی؟ کەس ناتوانێت هەمویان کۆکاتەوە ئوستادیان، بەڵام بۆشایەکی هێندە گەورە هەیە ئەگەر هەنگاوێکی گچکەش برین ڕەنگە گەورە دەرکەوێ چونکە کەس ناتوانێت ئەو قەڵەم ڕەویە فرەوانە لەوێکە. بەڵام هێندەی پێمان بکرێ هەوڵمان داوە هەموو ڕەنگەکان هەموو دەنگەکان هەموو ئایدیاکان هەموو بیر و باوەڕە جیاوازەکان لێرەدا کۆکەینەوە ئەوەی کە لە خۆمانی خاڵیکەن تەنیا ئایدیای حیزبی یان بیری تەسکی حیزبە لەناو ئەم ناوەندە بتوانین لە خۆمانی خاڵیکەین پیشەیانە کارەکانمان دەست پێ بکەین بەڕاستی خزمەتی شعر بکەین کە بۆ خۆی شعر ئەگەر هەزاران شاعیرە بێ هەزاران پێناسەش بۆ شعرەیە ئێمە دەتوانین لێرە بتوانین بەشێک لەو پێناسانەی کە بۆ شعر کراوە بتوانین زۆرینیان کۆکەینەوە. نەخێر پێم وانە ئەو ناوچە فراوانە بتوان هەمویان کۆکەینەوە بەڵام هەوڵ دەتەین ببینە ڕەقەم. زۆر باشە مامۆستا، ئێوە ناوەندەکەتان ئێستا چەند ئەندامن یاخود زانیاری زیاتر لەسەر ناوەندی ڕۆشنبیری ئەدیبان و نووسەرانی گەرمیان ئەگەر زیاتر زانیاری بدێ بۆی کە خەڵکی زیاتر ئاشنا بێ پێی؟ بەڵێ ئوستادیان ئەم بیرۆکەی لای بەڕێز کاک ساڵح حەلاج کە شاعرێ لە ناوچەکە و کە سوکاری هەموو ئەنفالە و پیاوێکی خزمەتگوزاری ئەوەیە بیرۆکەکە لای ئەوە هات بۆ ماوەی 2 ساڵ ئێمە کاری لەسەرەکەی لەسەر بیرۆکەکەی و مۆڵەتی حکومیمان هەیە لە هەنگاوی یەکەما تقریبا 30 کەس شتێکی وا لە کۆنفرانسێکی بچکۆلانە دەکۆبینەوە دوجا گەورەمان کردەوە نزیکەی 100 کەس لە کۆنفرانسەکەدا بەشدار بوو. ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە نزیکەی 120 بۆ 130 قەڵەم لەم سنوورەدا هەن ئەمە تا ڕادەیەک
بە سەرپێش ئەو ژمارە ئەوە کراوە کە دەتوانین لە ناوەندەکەمانە کۆیانکەینەوە بەڵام ناوەندەکەمان تەنیارەوە نییە ئەوەی کە خاوەن قەڵەم بێ و خاوەن کتێب بۆوانە بێ هەندێک خەڵکمانەیە ئەزممویان هەیە توانایەکی باشیان هەیە ڕۆشنبیریەکی باشیان هەیە بەڵام ئێمە ئەوەی کە دامان ناوە لەو ناوەندەدا کۆیان کەینەوە ژمارەیەکمان داناوە بەلایکەمە 2 بۆ 3 کتێبی بڵاوکراوەی هەبێ بۆ ئەوەی ئێمە ڕیزبەندیەک دروستکەین بەڵام ژمارەکە زۆر لەوە زیاترە کە ئێمە ئەم ناوەندە بتوانێت لە خۆی بگرێ. زۆر باشە کاتە کێ پشتیوانی ئێستا ناوەندەکەتان دەکات بە تایبەتی بۆ سازدانی ئەم دیدارە چۆن پشتیوانیەکانتان بۆ ئەم دیدارە کۆ کردوێتەوە؟ بەویژدانەوە بڵێن کاک سەلاحی کوێخا سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان لە هەنگاوی یەکەمەوە ئەو دەستخۆشی لە ئێمە کردو و توێتی هەنگاوەکەیەوە زۆر پیرۆزە خۆشم درکم بەو بۆشایە کردو کە لە ناوچەکەدا هەیە چەند جارێک چوونەتە لای هەمیشە دەستی بە سنگیەوە کردوتی من لە خزمەتتانم ئەوەی پێویست بێ و تا من لێرە بم من هاوکارتانم بە دەرەجەی دوای ئەو ڕۆشنبیری بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری گەرمیان زۆر بە تایبەت مامۆستا سەربەست کە لە هەنگاوەکانی یەکەمەوە لەگەڵمان بۆ ئامادەباشیان دەربڕیوە کە بە تایبەت بۆ دیدارەکەی ئێستامان هەل لە هۆڵ و هەندێک پێداویستی زۆر کە بۆ ئێمە دەستەبەر نەدەکرا بە تایبەت ئەو بەڕێوەبەرایەتیە و بەڕێز جەنابی کاک سەلاحی کوێخا ئەم دوانە هاوڕێ و هاوکاری سەرەکیمان بن بۆ سەرخستنی دیدارەکەمان و پەیمانیشیان پێداوین کە ئەوەندە هاوکار بابن بۆ ئێمە بتوانین بەردەوامی لە دیدارەکانمان و لە کار و چالاکیەکانی ئایندەمان. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەد محەممەد و تەبێژی دیداری شێروانە بۆ شێعر و توێژینەوە کە لە کەلارەوە لەگەڵمانەبووی سپاس بۆ زانیاریەکانت. بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و لە پاش ناوبڕەکە درێژە بە بەرنامەی پەیامی ڕۆژ دەدەین. بینەرانی عزیز دیارە لەم وەرزەی سەرمادا کە ئێستا هەیە یەکێک لەو شوێنانەی کە زۆرترین خەڵتیدا کۆ دەبنەوە چاخانەکانە بە تایبەتی لە شوێنەکان کە بە زمانێکی ئاسایی پێدەڵێن عەشایر نشینەکان ئەگەرچی عەشایر بۆ زۆربەی خەڵکی تێگەشت و وشەیەکی زۆر پیرۆزە بەڵام پەیامنێرمان وشار محەممەد ڤیدیۆکی بۆ ئامادەکردین لەسەر چاخانەکان لە شارە زوور با پێکەوە بینێری ئەو ڤیدیۆ بین. ڕۆژانە لای ئێمە شوێنێکی جەماوەری ئەەکەم یەکی زۆرمان ناکۆ بێتەوە پیرەکان باسی نەخۆشی و نەخۆشی خۆیان و یەکێڵێ پرۆزات بۆ یەکێڵێ بەخوا من نەخۆش بۆ یەکێڵێ شەکرەمە یەکێڵێ زەختمە و یەکێڵە بە چاقم چاکەشەکەی دەمەگۆ یەکێڵێ بەخوا ناوێرم گۆش خۆم هەموو باز و خوازێک لای ئێمە هەیە. ئێمە وەکو بنکەیەکی تەندروستی چۆن هەموو دوکتۆرەکانی کردوتە خۆی بنکەیەکی تەندروستی یەکێ نەخۆشی شەکرێ و یەکێ نەخۆشی زەختەوە یەکێ نەخۆشی ئینە وەکو ئەوە وایە لای ئێمە هەموو چون و جۆشەکان لای ئێمە هەموو باز و خوازێک لای ئێمە هەیە. ئەوەی قوربان سووکە پەرلەمانێکە سووکە پەرلەمانێکە ڕۆژی وایە سێکە حکومەتە ڕوخێن دروستیەکەن ئەم وەزیرە بەخواوەیان پیاوی چاکە ئەویان ئەڵێ نە ئەمەیان پیاوی چاکە هەموو باز و خوازێک لای ئێمە هەیە. ئا بەخوا فڵانکەس بوو بە وەزیری بێرمەگە بەخوا پیاوێکی بەڕێزە ئا فڵانکەس بوو بە وەزیری شەیدار بەخوا پیاوی چاکە ئەم کەردە ئیشەکان ناوەتێ یعنی ئەمانە لای ئێمە هەیە ڕۆژانە لای ئێمە زۆر وەکو این وایە ئیتر تەلەڤیزیۆنەکان یەکێت مەسەلەن هەواڵێ بڵاوەکاتەوە فڵانکەس چاک و پێکەوت نییە کردوای بنەرە کورە لای بە عەمەل لایەوە هیچ نازانێ گێڵێ بەخواوە زانایە یعنی کەلیمەی وایە سەد کەڕە لەم چاقە نەکراوەوە زەنامێ دەچێت شاشە تەلەڤیزیۆنەکە لێڵێن بەخوا برا فڵانکەس و قسەی لەگوێ هاوڵ با بۆ قسەبی سەڵەمە پێش کراوە ئەیکا بە قسەی ئەو یعنی قسەی خەڵکە ئەیگەڕن و ئەمانیش خەڵکی وایە کاکە.
تایبەتمەندەکانی ئەم چایخانەیە با بڵین لێرە بە حکمی کە خەڵکەکە زوو دێ لێرە علاقاتێکی تون تۆڵمان هەیە و خەڵکەکە ئەوە نەبێت بڵین کۆمەڵ خەڵکانێکی پیشەیەکیان هەیە بۆ نمونە مامۆستان یاخۆد نەجارن یان پێشمەرگەن یان شتێکی تر خەڵکانی هوشیار و بەئاگان زۆر جار لەسەر پرسەکان قساکەن پرسەنوێکان قساکەن بەنسبەت ئێستا ئەم نەخۆشی هاتووە نەخۆشی کۆرۆنا هەندێک خەڵک بۆ نمونە پێمان دەڵێن ئەم نەخۆشیە بۆ نمونە غەزەبی خوایە لە بەڕووی ئیسلام نین یان دینێکی تریان هەیە یاخود کۆمەڵێک خوارد ئاژەڵ و شتیکە کە ئیسلام قەدەغەی کردوێن ئەم ڕێی خۆی ئەو ڕێی خۆی هەیە حتى زۆر جار لەسەر تەشخیصکردنی وەزیرێک لێرە خەڵک قساکات وەزیرەکە دکتۆرایە ئەمەڵێکاکە نابێ ئەم وەزیرە بێ چەند جار لێرە حکومەت هەڵەوشێنراوەتەوە دروستی ئەەکەینەوە سیقە لە پەرلەمانتارێک وەرەگرینەوە یان نەقد لە ئەدای سیاسی حیزبێکی سیاسیەکی لێ بۆ ئەبێ ئاوا بێ ئەبێ لەگەڵ گەل بێ و زۆر بابەتیکە لێرە گەنگەشا کردی و قسەی لەسەرەکرێ ئەگەر پەرلەمان پێویستی بە دەنگی دەنگدەران بێ بۆ ئەوەی نوێنەرانی گەل بچنە ئەو پەرلەمانە ئەوە ئەم پەرلەمانە بچووکەی گەل کە لە سەرجەم شار و شارۆچکەکاندا هەیە پێویستی بە هەڵبژاردن نییە و ڕاستە و خۆ لەم ڕێگەیەوە هاوڵاتیان دەتوانن گلەی و گازندەکانی خۆیان هیچ نەبێ دەردە دڵ بکەن لەگەڵ هاوڕێکانیاندا. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارە زۆر. جا هەر بۆ زانیاری پامنێرمان وشار محەممەد بۆی کە زیاتر ئەوە بزانێت ئەو کۆمنتی بەشێکی زۆر ئەوانی کە لەو پەرلەمانە مەحەلیە دانیشن باوەڕیان وایە پەرلەمانە گەورەکەی هەرێم هیچ دەسەڵاتێکی نییە بۆیە پێشەوەی کە ئەو باوەڕیان هەبێت دڵنیابن کە کۆمنتەکانی خۆشیان بە هیچ شوێنێک ناگا ئەوەی کە زیاتر دەبێت کاریگەری هەبێت جیاواز لە قسە هەڵوێستی تاک بەتاکیە و خەڵکەیەکە لە ناو چاخانە و لە ناو ماڵەکاندا بوونیان هەیە. بینەرانی عزیز تەوەری دومی بەرنامەکەمان تایبەتە بە کەمپینی تۆڕی میدیایی کۆمەڵ لەژێر ناونیشانی گەڕانەوەی مافی ئازادی بەمەرجی چاکسازی. پێشەوەی کە بچمە لای دوو میوانی تایبەتم کە دوو پەرلەمانتارن لە لیژنەی جیاواز لە فراکسیۆنی جیاواز ئەمەوێ بەیاننامەیە ڕاگەیەندراوی ڕاگەاندنی کەمپینی میدیایی تۆڕی کۆمەڵایەتی تۆڕی میدیایی کۆمەڵتان بۆ بخوێنمەوە. بەناوی خوای مێهرەبان کەمپینی میدیایی گێڕانەوەی مافی ئازادی بەمەرجی چاکسازی. تۆڕی میدیایی کۆمەڵ بارکی خۆی دەزانێت بە پێی یاسا و بنەماکانی مافەکانی مرۆڤ بەرگری لە هەر کەسێک بکات کە خۆی بە مافخوراو دەزانێت و هەموو کاتیش هەوڵی داوە پردێک بێت لە نێوان خەڵکو و دەسەڵاتە. هەر بۆیە بە ئامانجی وشارکردنەوەی هاوڵاتیانی هەرێمەکەمان و بیرخستنەوەی لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەت هەرسێ دەسەڵاتی دادوەری و یاسادانان و جێبەجێکردن لە ڕێگەی پەیامەکانی ڕاگەیاندنەوە بەردەوام دەبین لە گەیاندنی پەیامی چاکسازی و بنیادنانی کۆمەلگایەکی تەندروست. لەبەر ڕۆشنایی ئەمامانجە و بۆ گەڕانەوەی مافی مافخوراوان بارکی نیشتیمانی و ئاینی خۆمان دەزانین کە پشتیوانی دەرببڕین بۆ ئەو کۆمەڵە سزادراوانەی کە ماوەیەکە لە چاکسازیەکانی هەولێر و سلێمانی بۆ وەرگرتنەوەی مافی ئازاد بوون بە مەرج مانگرتنیان ڕاگەیاندووە. بۆ ئەمەش تۆڕی میدیایی کۆمەڵ بێ سەرنجدانە سەر دۆسیەی کەسی ئەو سزادراوانە و بەپێی دۆخی کۆمەڵایەتی و ئابووری هەرێم و بەپێی بنەماکانی مافی مرۆڤ و تێگەشتنی خەڵکانی شارەزا و پسپۆر لە مافە یاساییەکانیان کەمپینێکی میدیایی بۆ گێڕانەوەی مافی یاسایی ئەو سزادراوانە لەژێر ناونیشانی کەمپینی میدیایی گێڕانەوەی مافی ئازادی بەمەرجی چاکسازی ڕادەگەێنێت. کەمپینەکە بە ئامانجی گەیاندنی پەیامی هاوڵاتیانی هەرێمە بە گشتی و کەسوکاری مافخوراوانە بەتایبەتی لە ڕێگەی کەناڵە جیاوازەکانی تۆڕی میدیایی کۆمەڵەوە. لێرەوە داوا لە هاوڵاتیان بە گشتی دەکەین بە تایبەتیش داوا لە دادوەر و پارێزەر و مافناس و پەرلەمانتار و مامۆستایانی زانکۆ و مامۆستایانی ئاینیەکەین پشتیوانی خۆیان بۆ ئەم کەمپینە میدیایی ڕابگەێنن. تۆڕی میدیایی کۆمەڵ ڕاشی دەگەێنێت ئامانجی لەم کەمپینە میدیایە جگە لە دووبارە بەخشینەوەی ژیان بەمەرجی چاکسازبوونی سزادراوان و بەپێی یاساکان هیچی دیکە نییە و هیچ کاتیش لەگەڵ هیچ جۆرە پێشێلکاری یاساییدا نییە و نەبووە و خواستی سەرەتا و هەمیشەیشمان تەنها و تەنها سەروەربوونی یاسایە لە هەرێمی کوردستان. تۆڕی میدیایی کۆمەڵ 12/2020. بینەرانی عزیز ئەوانەی کە دەیانەوێت پشتیوانی خۆیان بۆ ئەم کەمپینە ڕابگەێنن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 050 151 90 لە ڕێگەی ڤایبەر و تەلێگرامەوە دەتوانن پەیامی ڤیدیۆیی خۆیان بۆ ئەم ژمارەیە بنێرن و دوجار ئێمە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تایبەت بە تۆڕی میدیایی کۆمەڵ واروەها لە بەرنامە جیاوازەکانمان پەیامەکانیان بڵاو دەکەینەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەوە ئایا
تا چۆنە هەم کەمپینەکەی تۆڕی میدیایی کۆمەڵ کەمپینێکی یاساییانە و گونجاوە بە پێ بنەماکانی مافی مرۆڤ و هەروەها تا چەندە ئەم سزادراوانە مافی خۆیانە کە خەڵک بەگشتی پشگیریان لێ بکات پشگیریەکی یاساییانە قسەکردن لەسەرم تەوەرە میوانداری زۆر بەڕێز بەدریا ئیسماعیل ئەندامی لیژنەی مافی مرۆڤ لا پەرلەمانی کوردستان وەروەها بەڕێز سەرچنار ئەحمەد ئەندامی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لا پەرلەمانی کوردستانمان کردووە زادە بەدریا بەخێر بن سەرچنەخان بەخێر بن زۆر سپاس. ئەگەر لە جەنابتەوە بەدرێخان دەست پێ بکەین ئەم ماوەی ڕابردووە سەردانی گرتوخانەکانت زۆر کردووە. کۆمنتت لەسەر ئەم کەمپینە چۆنە پێشەوەی کە بچمە سەرەوەی کە ئایا چیتان بۆ سزادراوەکان کردووە؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان من دەستخۆشیتان لێ یەکەم هەم بە تایبەتی بۆ ئەنجامدانی کۆمەڵە راپۆرتێکی تێر و تەسە لەسەر وەزع زۆرۆفی زیندانی کراوەکان بە تایبەت ئەمانگرتوەکان و ئاگادارین بە خەمەوە بوونتان دیارە تاوانە ئەمە هەستی بەرپرسیارەتی و بەڕاستی ئەوانی کەی دیعای مافی مرۆڤ دەکەن من پێم خۆش وانی ژۆکویە و هەستا بەرپرسیارانیان هەبووە بەرامبەر بە ئەو کۆمەڵەمانگرتووی کە لە زیندانی چاکسازین بەنسبەت کەمپینەکەەوە بەڕاستی من بە ئیشێکی زۆر باشی پیرۆزی دەزانم ئەمە طبعاً بابەتەکە یەکلایەنە ئێمە بەگشتگیرە ئێمە کە باز جەنابەت کە ئیشارەت بەم کەمپینەدا و ئێمەش کە باز لە مافی مرۆڤەکەین و وەلیش نەکەشمان لە چوارچێوەی کاری مافی مرۆڤدایە بەڕاستی دەبووە ئەم کەمپینە زووتر لەلایەنەکانی تریش و دام و دەستگاکانی تریش ڕابگەیەندرایە طبعاً من وەکو پەرلەمانتاری وەکو لیژنەی مافی مرۆڤ زۆر بە ضرورم دەزانی کە پێشتر ئەم کەمپینە ڕابگەیەندرایە ئێمە وەک بەندا وەکو ئەندامی لیژنەی مافی مرۆڤ و هاوڕەکانیشم وەکو لیژنەی مافی مرۆڤ کۆدەنگ بوون لەسەر ئەوەی کە جەنابتان ناو نیشانەکەی کەمپینەکەتان بۆ نمونە ئازادکردنی بەمەرجە بۆ زیندانی مانگرتوەکان هەمومان کۆک بووین لەسەر ئەوەی کە مافێکی شەرعی خۆیانە داوایەکی ڕای خۆیانە بە احترافی هەم دەقە یاساییەکە بەڵگەیە لەسەر ئەوە و هەمیش بەڕێوەبەری چاکسازیەکان هەردوو لە هەم هەولێر و هەم سلێمانی یەکدەنگن لەسەرەوەی کەمان مافێکی ڕەوای یاسایی خوانە کە دەبێ ئازاد بکرێن ئەو ئازادکردنا بەمەرج من بەڕاستی ڕاگەانی ئەم کەمپینە بە ضرور دەزانم من لێرەوە دەڵێم هەم هاوڕێیانم لە ئەندامانی لیژنەوە هەم بەندا و هەم پەرلەمانتارانی هەموو پەرلەمانتاران ئومێدمانای وجدان دۆست بن هەستی بەرپرسیارەتیان هەبێ و موقیفیان هەبێ هەڵوێستیان هەبێ بەرامبەر بە ڕاگەاندی ئەم کەمپینە و پشتیوانی خەوان دەربڕن بۆ ئازادکردنی بەمەرج بۆ ئەو زیندانە مانگرتوانەی هەم لە چاکسازی سلێمانی و هەم لە هەولێر. زۆر باشە زۆر سپاس. سەرچنەخان دیارە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی ژێکێک بۆ لەو فراکسیۆنانی لە ڕابردوودا هەمیشە پشتیوانی ستەم لێکراوان بووەوە لە قۆناغ جیاوازەکانیشا بینیومانە. هەڵوێستی فراکسیۆنی یەکگرتوو لەسەر ئەم مانگرتوانی کە ئێستا لە سزادراوەکانمانیان گرتووە و هەروەها کۆمنتان لەسەر ئەم کەمپینە میدیایە کە بە شێوەیەکی گشتی بۆ خەڵکی شەو تایبەتمەندیەکی نییە بۆ نمونە بە تۆڕی میدیایی کۆمەڵەوە. سەرەتا بەناوی خۆی گەورە دەستخۆشیە میوانداریەتان لێ یەکەم زۆر سپاس. دەستخۆشی کەمپینەکەشتان لێ یەکەم بەڕاستی کارێکی جوانە هەر شتێک لە چوارچێوەی یاسا بێ و مافی هاوڵاتیانی تا پارێزرا بێ ئێمە پشگیری لەکەین. ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتووەکو جەناب و ئیشارەی پێەیە پێشتریش هەر کەیسێک هەر بابەتێک زانی بێتمان کە گەڕانەوەی مافێکە بۆ ستەم لێکراوان ئێمە پشگیری بووین بەمەیشەوە لە چوارچێوەی ئەو یاسایی کە بەرکارە لە هەرێمی کوردستانە ئەم بابەتەیش تەبعانە رەچێتە ئەو بابەیەوە ئێمە لەگەڵ یاین و خاڵێکی شەیە لەسەر مەوزوعایە ینی ئەم بابەتە دوو دیوی هەیە دیوێکی یاسایی هەیە و دیوێکی مرۆڤ دۆستانەشی هەیە بە هەردوو دیوەکەی ئێمە پشگیری لەکەین دیوە مرۆڤ دۆستانەکەی ئەوەیە کە ئەمانە کەسانێکن سزادراون و دەقی یاساییمان هەیە کە پشگیریانەکە بەوەی کە ئەو ماوەی حکومیان کە تەواو بوو ئێتر قابل بەوەیە کە ئەمانش ئیفراج بکرێن ینی بڵێن بە ئیفراجێکی شەرتی وەکو ئازادکردنێکی بەمەرج خۆی ئیفراجی شەرتی لە یاسایەوە پێناسی کرداوە ئەگەر کەسێک بڵێن دوو لە سێرە سەر چواری حکومەکەی تەواو کرد بێ مادەی 330 قانونی عقوباتە و 332 بە هەمان شێوە لە قانون عفو ئوسوڵی محاکەماتی جەزائیە هەر زیندانی کراوێ هەر سزادراوێک ئەگەر سێ لە سەر چواری حکومەکەی تەواو کرد بێ بەمەرجێک لە 6 مانگ زیاتری حکومەکەی تێپەڕان بێ و سەیری سلوک و ینی بڵێن سلوکێکی باش و جوانی هەبێت و چاکساز بێت و هیچ کێشەیەکی دروست نەکرد بێت لە کاتی ئەو سزادانەیە یانە و زیندانیکردنەیە ئەو کاتە ئەو یەک لەسەر چوارەی کە ئەمێنێتەوە ئەتوانێت بە مەرج ینی بڵێن ئازاد دەکرێت
متابعی شکرێت یعنی بێن کاتێک ئەگەرێتەوە ماڵەوە نابێ هیچ شتێکی تر بکە ئەگەر خاڵێکی نایاسایی بکە دیسانەوە ئەم قبزی بۆ دەرەکرێتەوە و ئەهێنێتەوە جا ئەمای کە ئەم بابەتی کە ئێستا جەناب پیشتان کەمپینتان بۆ کردو و بابەتێکی گەرمە لە میدیاکانە باسی لێوەکرێ کۆمەڵێک سزادراون کە داوای ئەوەیان کردووە من بدواداچوونم بۆ ئەم مۆزوعەیە ڕاستە ئەندامتان لە لیژنە یاسایی نیە بەڵام خۆت دیارە تایبەتمەندیەکەت لەسەر یاساییە وەکو فراکسیۆن وەکو شخصی خۆت تا چەند لە بەپێی یاسا باوەڕتان وایە کە ئەمانە مافی خۆیانە و مافە یاساییان بۆ بگەڕێتەوە خۆی ئەمە پەیوەندی بە سێ یاساوە هەیە یاسای سزادانی عراقی لە ساڵی 1969 دەرچووە یاسای بنەما دادگەرە سزاییەکان قانونی ئوسوڵی محاکەماتی جەزایی ساڵ 1970 لەگەڵ یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر بین دوو قوسین تۆقاندنیشان یاساکە بۆ شێوەیە ناوەکەی هاتووە لە ساڵی 2006 بە ژمارە سێ لە هەرێمی کوردستانە دەرچووە یاساکانی تر عراقین بەسەمایان لە هەرێمی کوردستانە دەرچووە بڵێن پەرلەمانی خۆمان دەری کردووە بەڵام یاسای ئوسوڵی محاکەمات جەزایی یعنی بڵێن مەبدەیەکی عامە بۆ دادگاییکردن مەسەلەن بۆ ئوسوڵی جەزایی ئەو ئێمە ڕۆینەوە بۆ یاسای تایبەتمەند یاسای بڵێن تۆقاندن یا بڵێن یاسای تیرۆر ژمارە سێ ساڵی 2006 کە ئەمانەی پێ کۆمەڵێک زیندانین کە سزا دراون و ئەمەش سێ جۆر بڵێن عقوبەی هەیە بڵێن سزای هەیە ئەعدامی هەیە بڵێن مادەکان کە پێناسەی کردووە بە پێی توندی جەریمەکە و دوای ئەوەش بڵێن هەتا هەتایی هەیە سژنی موعەبەدی هەیە موعەقەتیشی ئەمانەی کە موعەقەتن بڵێن 15 ساڵ زیاتر نەبێ ئەمانە کۆمەڵێک سزادراون مانیان گرتووە لەسەر ئەوەی ینی بڵێن لە ڕۆ قانونیەکە و داوای ئیفراز شەرتیان کردووە مادەی 331 و 32 قانونی ئوسوڵی محاکەماتی جەزایی و پێشتر ئاماژەم پێکرد ئەگەر بەو شێوەیە و داوایان کە چووەتە دادگای کەتنەوە پاشتر شۆدە جینایەتەوە لە پاش ئەوەش کە تەدەخل تەمیزی تیاکراوە لە محکەمەی تەمیز هەڵوەشێنراوەتەوە لەسەر من هۆکاری هەڵوەشانەوەکەم سیر کرد ئەم هۆکارەکاڵێکی بەڵێ ئەم هۆکارەی کە ئاماژەی پێکردووە لە قەرارە تەمیزیەکە خۆی ئەم یاسای هەژدە مادەیە بڵێن یاسای ژمارە 3 ساڵی 2006 یاسای بەرەنگاربوونەوەی تۆقاندن باسی لەوە نەکردووە هیچ نەسێکی نەهێناوە کە بڵێ ئەوەی بەم مادەیەک لە مادەکانی ئەم یاسای حکوم بدرێ ئیفراز شەرتی نایگرێتەوە سزادانی بەمەرج بڵێن ئازادبوونی بەمەرج نایگرێتەوە بەڵام قەرارە تەمیزیەکە کە هاتووە ئەڵێ ئەمانە ئیستیسنان و مادەی 330 ئوسوڵ محاکەماتی جەزاییش ئیستیسنای کردووە 5 فەقەرە هێناوەڵێ ئەم هەرکەس ئەم تاوانانەی کرد ئازادبوونی بەمەرج نایگرێتەوە هیچ لەو فەقەرانە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆری تیانێت چکو ئەم ساڵی 2006 دەرچووە ئەو سال 1970 دەرچووە هەی معقول نیە یاسایەک لە ساڵی 2006 دەربچێت ئیستیسنای لەواتیا بێ ئیلا مەگەر هەموارێ بکرێتەوە لەبەرەوە ئەو ئیستیسنانە ینی بڵێن ئەو بەدەرکردانەی کە لە یاسای بنەما دادگەرە سزاییەکان هەیە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆری تیانە و قەرارە تەمیزیەکە کە هاتووە ئەڵێ لەبەرەوەی ئەمە جەرائیمێکی مخل بە شەرەف ینی بڵێن و ماسە بئەمنی دەولەی خارجی عین بڵین تەسیری لەسەر ئەمنی دەولەی خارجی هەیە مەبەستی لەوەیە کە بۆ منەم تیرۆرە نێودەوڵەتیە یاخۆت مەبەستیەوەیە کە زیانی بۆ دەرەوەی سنوورەکانی دێمیش بۆیە من نەسەکەم وەکو خۆی هێنایەوە چونکە ینی مەبەستی ئەوەیە ئێمە مادەی قانونی بگەڕێنە بۆ قانونی عقوبات مادەی 156مان هەیە لە مادەی 157 ئەوانە باسی جەرائم الماسە بئەمنی دەولە خارجی کردووە بەڵام ئەم یعنی لە مادەی هەر 156 عقوباتە مادەی 157 تا 189 وەستاندووە ینی ئیقافی کردووە بە پێی قانونێک ئەویش لە پەرلەمانی کوردستانە دەچوە لە ساڵی 2023 بە ژمارە 21 لە مادەی دووەمیە ئەڵێ ئەمانە کارپێکردنیان ڕائگیری ینی ئێستا ئێمە مادەیەخەن ئەو پاساوە تایبەتە بە یاسایەکی تر تایبەت نییە بە تیرۆرەوە ئەو یاسایش ئەو مادەی کە ئەوان کردیانە بە پاسەوە ڕاگیراوە یعنی جەرائم الماسە بئەمنی الدەولە الخارجی لە قانونی عقوباتە بقوتم بە مادەی 2 لە قانونی ژمارە 3 ساڵی 2023 ڕاگیراوە ینی ئەمە هیچ ناونیشانێکمان نییە بەوە بەڵام ئەمە لە ساڵی 2010 یاسا لە محکەمەی تەمیزان قەرارەکە هاتوێتەوە قیاسی کردووەڵێ لەبەرەوەی ئەمە جەرائیمێکی ماسە بئەمنی دەولەی خارجی ینی بڵێن بۆیە مەشمول نییە بە ئیفراز شەرتی چونکە لە مادەی 330ەکە ئەو 5 فەقرەی کە بۆم باس کردی فەقرەیەکیانڵێ ئەگەر جەرائیمی ماسە بئەمنی دەولە خارجی هەبوو ئەوە مەشمول نییە بە ئیفراز شەرتی
واضحة يعني قسەکەی من يعني ئەم دوو قیاسەی لەسەر کردووە لا اجتهاد في مورد النصش معناه ئێمە ینی بڵین لە قانونە ئەگەر نص هەبوو تۆ ناتوانانی ئیجتیهادی تیا بکەین بەس تر نازانم بۆچی ینی ئەم ئیجتیهادە کراوە ینی هۆکارەکەی ئەمەیە ئەم جەرائیمەش پێێنراوە بۆ جەریمەیە بۆیە ئیسtisناکراوە و مەشمول لە ڕووی یاساییەکەیەوە دێمەوە لەسەروی کە لە هەر لە ڕووی یاساییەوە دەسەڵاتی ئەنجومەنی دادوەری لەمەیە چۆن یا دادگای تەمیز بەزری خانێستا تەندروستی مانگرتووان لە هەولێر و لە سلێمانی پێم وایە لە هەولێرش دەستی پێکرد و تەندروستیان چۆنە وڵا بەداخەوە بە تایبەتەوەی سلێمانی کە لە 19 مانگەوە دەستی پێکرد طبعا هێمە و کولیژنە لە 20 مانگەوە ئەوان کە لە 19 مانگە دەستیان بەمانگرتن کرد 20 مانگ چوونە لایەن هەر وەکو هەواڵمانێک کە من کاتێک چوم طبعا بەدەر ئێستا هەواڵی تازەی ئێستا من هەردوای لە خلالی مانگرتەکانە کە سەردانمان کردن وەزعی تەندروستیان ناجێگیر بوو هەر لە بەرەوەیکیان نەخۆشی درێژخانی هەیە و گورچیلەکانی لە سزبوون و پوکانە و لە ناوچوونایە حتا وەکو بۆ خۆتان ئاگادارن چەند جار خوێنی هەڵێناوەتەوە یەکێکی تریانەوە هەر لە قاجە کەوت چەند جارێک بۆ نمونە لە هۆشخۆچوون و بورانەوە و ئیحالەکردنی نەخۆشخانە و ئاوتێکردن و تەبانوان ئیلاج وەرگرتنی ژوەرناگە بەکارنان ئیلاج ئەگەر لا ئیرادیاگان لە خوان نەبێ بورابنەوە لە هۆشخۆچ و بنایان بۆ هەڵەواسرێ بە ئیجباری بە زۆری عیلاجانە ئەوەی کە نەخۆشی درێژخانی هەم بۆ گورچیلەکەی هەمێکیان نەخۆشی ئینزیلاق و فەقەرات تێر بەکاری نانێ لەوە شەرمانی گرتووە مەعەدا ئەگەراگان لە خوانە بێ و عیلاجی درێژخانش بەکاربێن وەزئی تەندروستیان زۆر ناجێگیرە زەمنێکی زۆرە تەبەن دابڕان لە خوارن و خواردنەوە کە دەبوو بەڕاستی دەستەی مافی مرۆڤیش باتە سەرخەت کە دەبوایە هەرچەنە من لێرەوە ئەمێ ئەوە بڵێم دەستخۆشی لە وەزیری کاروباری کۆمەڵاتی یەکەم هەم سەر بە تەبەن بە عملی سەردانی کردن هەم بە یاداشتی بەرزکردەوە بۆ ئەنجومەنی دادوەری بەڵام تا ئێستا نەتیجەی نەبووە ئەوانەی سلێمانی وەزعیان زۆر ناجێگیرەوە زائیدەن ئەوانەی هەولێریش مەجموعەیەکیان هەر کاتێک کە قسەکەن تەواوە گەرە ئینسان هەستی ئینسانی هەبێ بەڕاستی زۆر تێک ئەشکێ بۆ نمونەیەکێکیان تیا تا دوو کەلیمە قسە بە تەلەفۆنەکە ڕەبۆیەکەوەندە توندێتی عنی خەریکە جەرگ و دڵێتە دەرەوە گوێت لە هاوار سەردانتان کردوون لە پێشەوە بەڵێ سەردانمان کردوون لە سلێمانی دوو جار سەردانی چاکسازی سلێمانیمان کردمان گرتوەکان وە لە هەولێری جارێک سەردانمان کردون لە زالم هەفتەیەش پێدەچێ هەموو کولیژنە هەموویش وەکو فراکسیۆنی کۆمەڵ بەتەمای سەردانیان بکەین ئەوانەی هەولێریش هەر وەزعیان زۆر ناجێگیرە من ئیشارم بە یەکێکدا کە ڕەبۆیەکی توندێتی زۆر بە ناڕەحەت هەناسەدانی لەو زیندانەدا بۆ دەستەبرعن تەنانەت بە ئۆکسیژین زۆر جار یا بە پەمپ هەر بە عیلاجی تر پەمپەکەشی لە خۆی بگرێتەوەی تر کاتێتیاچێ و لایەکیشی شەلە لە هەفتە ساڵی تیا تەواو تێکشکاوە ئەوانی کەمانیا گرتو وەزئی تەندروستیان زۆر ناجێگیرە من لێرەوە مێ ئەوە بڵێم ئەگەر یەکێک لەو ماگرتوانە ببورن گیان لە دەست بدات ئایا چ جوابێک هەیە ئەوانە کێ دیای مافی مرۆڤەکەن و بۆ ڕای جیهان و بۆ خەڵکی و بۆ کەسوکاری بۆ زیندانی کراوانە جوابی ئێوە چی ئەبێ دەسەڵاتداران لایەنێک کەوتە نام دۆخەوەیدی دەبێ باس لە ئازادبوونی بکەینیان ئەمانە تایبەتمەندیان هەیە و بەپی یاسا کاک جەلال ئێمە لە ساڵی 2019 هەندێک بۆ نمونە بکەر و تاوان ئەنجام درا هەندێک زوڵم کرا هەندێک بۆ نمونە ژینگەی و ئارامی هەرێمی کوردستان تێک درا ئێمە وەکو فراکسیۆن کۆدەنگ بووین لەگەڵ ئەوەی بکەری هەر تاوانێک بە سزای توندی خۆی بگات بە ئەندازەی توندی سزاکەی سزا بدرێتەوە ئێمە لەگەڵ ئەوە دانین بۆ نمونە خەڵکی تاوان بکە و هیچ پاشاگەدانی عنی نەبێ و بۆ و بەرزێکی بانان بۆی دەرچێ ئێمە وتومانە پێویستە یاسا سەروەر بێ بە یاسا مامەڵان لەگەڵا بکرێ بە یاسا حکم دراون و بە یاساش ئازاد بکرێن ئەمە داوای ڕەوای حەقی ئەم زیندانی کراوانەیە بەڵام ئەمانە کاتێک حکم دراون بەپێی ئەو قانونا کە من کاتێک یەکەم داخڵبوونی زیندانی چاکسازی گەورانی سلێمان بەڕێوەبەر یەکسەر ئەو قانون و دقەیە ناوتی ئەمە قانونیەکە کە وەکو خات و سەرسناری شاری پێدا قانونی هەفتاوێکی 330 قانونی ئوسولی محاکەماتی جەزایی مەشمولن بە ئەمە بەڕێوەبەرەکە خۆی جێتی بە هەموو فلتەرەکانی چاکسازیە تێپەڕیون ئەمانە هیچ ترسێکیان لەسەر نەماوە پێشەنگل لە چاکسازیدا لە توێژەری کۆمەڵایەتی لە هەموو ئەو لە ستافی ئیداری لە بۆکو بەڕێوەبەر هەموو فلتەرەکانی شاکسازیان تێپەڕاندووە و لەگەڵ ئەوەشدا زایدن حکومەکەیان تاواکوورەوان ئەڵێن کاتێک ئێمە بەم یاسایە حکم دراین بەم یاساش داوای مافی خۆمان دەکەین کە ئیفراجی شەرتیمان بۆ حساب بکرێت کاک جەلال کە باس لە ئیفراج شەرتی دەکەین پێدەچێت ئێستا هەندێک لایەنی پەیوەندیدار یا ئەوانەی دەرەوە کە گویان لە دەنگمانە بڵێن ئەوە کە بکەری تاوانێکە یاخود بە مادەی تیرۆر
گیراوە کە پێش داش ئەمان بە هەندێک حاڵەتی نەخوازراو یا پێوە بوونیا من نامانێت لەسەر هیچ کەسێک بەڕاستی نامانەوێت دیفاع لە هیچ شخصێک و کەسێک و ئەوە بکەین بەڵام ئەمان کاتێک بۆ نمونە داوای ئازادبوونی بەمەرجەکەن خۆ طبعا لایانی پەیوەندیدار هەر ئەوە بە ئاسانی و بە سانایی تێناپەڕێ بۆ نمونە ئەمانە هەر هەمووی ئەوەلیاتیان هەیە هاوسەریان مناڵیان خێزانیان کەسوکاریان ماڵیان مەسکەنیان و کاتێک ئازاد دەکرێن بۆ نمونە ئەوەی کە 15 ساڵ حکم درراوە ئەوی 20 ساڵ حکم درراوە 30 ساڵەکەی ماوە لە دەرەوە کە ئازاد دەکرێ بەمەرج بۆ نمونە 12 ساڵەکەی سا لە زیندان تەواوی کروێ 30 ساڵەکە بەمەرج ئازاد بکرێ کاتێک ئازاد دەکرێت لەژێر چاودێری لایانی ئەمنی دابێ مانگانە مباش بەردەوامی ئیسپادوجو دەکاتەوە بەلایانی ئەمنیەوە و هەر سەفەرێک دەکات لە پارێزگایەک و بە پارێزگایەکی تر دیسان و ئیسپادوجو دەکات سەفەری دەرەوەی وڵاتی لێ قەدەغە دەکرێت هەنگاوەکانی خۆی بۆ هەر هەنگاوێکی تایبەتمەند هەبێ بۆ ئەو شخصی کە ئازاد دەکرێت بەمەرج بە بەردەوامی کۆنتاکت و ئیتیساڵی هەیە لەگەڵ لایانی ئەمنی چاودێرە بەسەریەوە ئاگای لە هەموو هەنگاوەکانی هەموو جموجۆڵێکێتی وەکو سەرچناڵخانی شاری پێدا کاتێک بۆ نمونە ئەمان کە چاکساز بوون کە بۆ ئەو براوە ئەوێ کە بۆ چاکسازی براوە فلتەرەکانی چاکسازی تێپەڕاندووە گەیشتۆتە پێشەنگی چاکسازی کاتێک بۆ نمونە چاودێریەکرێت بەمەرج ئازاد دەکرێت تا و 3 ساڵی تری لە دەرەوە خۆ ئەگەر حاڵەتێکی نەشاز و نەخوازراو بکە ئەوە بێگومان دادگا حکمی گرتنەوەی دووبارەی بۆ دەرەکاتەوە ئەویش لەبەر ئەوەی مەئەسات و ناڕەحەتی ناو زیندانی بینیوەوە خۆی چاکساز بووە بە چۆنەڵی شایدی بەڕێوبەری گشتی و هەموو بۆ نمونە ستافە ئیداریەکان و توێژەری کۆمەڵاتی ئەوانە هەر هەمووی بۆ نشایەتی چاکسازبوونی ئەم شخصادن بڵی جارێکی تر ئەم کەسا حەزکا بگەڕێتەوە بۆ زیندان کە ناڕەحەتترین ژیانە کە لی زەندانە بەسەریێبە من ئەڵێم ئەوانەی کە بەڕاستی ئەم کەسە تایبەتمادانی کە بۆ نمونەش مەشمولن بە ئەم یاسایە داوایەکی ڕەوای حەقی خۆیانە پێویستە لایانی پەیوەندیدار بچێ بەدەم داواکانەوە منیش لێرەوە ئەڵێم ئەوانەی کە بەڕاستی ئەو کۆمەڵە کەسێک کە بە مەرج ئازاد دەکرێن قەت تەسەور ناکەم بەڕاستی دووبارە هەوڵی خوانەخواستا تێکدانی ئارامی کۆمەلگا و یا ئەنجامدانی بکەرێکی تاوان و شتێکی نەخوازراوە زۆر باشە سەرچنەکان پێشەوەی بێمە سەرەوەی کە دەسەڵاتەکانی ئەنجومەنی دادوەری بەڵام یاسا پێمان دەڵێ حکمی یا سزای هەتایی چەند ساڵە پێمان دەڵێ 20 ساڵەوانە ئایا کاتێک کە دەڵێ 15 ساڵ سزای زیندان بۆ کەسێک بە مادەیەکی تیرۆر دەستگیر کراوەی هەمان یاساش پێی دەڵێ دەبێ لە 11 ساڵ و 3 مانگا ئیدی ئازاد بکرێت لەبەری ئەو لایەکەوێتە بەر ئازادبوونی بە مەرجی چاکسازی بوونەکەی خۆی ئازادبوونی بە مەرج لە قانونا کە هاتووە بە جوازی هاتووە یعنی سوڵتەی تەقدیری قازیە بڵێن دادوەرە ینی وجوبی نیە ئیلا هەرە بێ بیکات خۆی مادەکە کە هاتووەڵە یاجوز ینی بڵێن جوازیە جوازی بە کەیفی دادوەرە یا بە مەرجەکان و بە خاڵوەندیە خۆی ئەمە هاتووە عادەتەن کە شت بە جوازیت ئەبێ لە مەسلحەتی تۆمەتبارەکە بشکێتەوە ینی بڵێن بۆیە ئەم سوڵتەیە دراوە بە قازی بۆی ئاسانکاری بۆ تۆمەتبارەکە بۆ سزادراوەکە بکات نەک بۆی قورسیکا لەسەری کە ینی ئەکرێت کۆکو چۆنە لەمە ئاسانکاری بووە کە تۆ 15 ساڵ حکم دراویت ئەگەر کەسێکی باش و چاکسازبی ئەکرێت سێرە سەرچواری حکومەکە تەواو کرد دادوەر بۆی هەیە ئەگەر هەر نەهاتایە ئەو کاتە 15 ساڵەکەی خۆی تەواو کرد و ئەوش داوای ئیفراز شەرتی نەکرد ینی ئازادبوونی بەم ینی ئەمە ئاسانکاریە کە بۆ سزادراوە نە قورسکردن لەسەر ئەوەی بڵێ شمولی ناکات ئەکرێت دادوەر تۆ ئەم یەک لە سەرچواری عقوبەیی ئەگە سێ لە سەرچواری تەواوکە کەسێکی چاکساز بوو بە مەرج ئازادیکەی وەکو بەدرێخان ئیشارەت پێ خۆ بە مەرج ئازادکردن هەروەنیە بۆ بڕۆ خۆ حافیزت بێت ینی ئەوە لەژێر سوڵتەی لایەنە پەیوەندیدارەکانایە متابعەکرێت و وەمەرجی بۆدا هەر بە مەرجانی مەرجی بۆدا ئەندێت ئەکرێت تۆ بڕۆیتە ماڵە و ئاسانکاریە لەبەرەوەی تۆ لەم 12 ساڵە کەسێ بە هیچ گرفتێک هیچ کێشەیەک هەتا ئەو تەقریرەی کە داواکاری گشتی لە چاکسازیەکانە بەرزیەکاتەوە هەر بەپێی ئەو نەسەشی کە لە قانون هاتووەڵەیە بێمە سلوکی ڕفتاری جوان و ئەوە بێت ئەوە خۆی تەئیدیەکە هاڵێ ئەمە ڕفتاری جوانە و بۆ بە چاکساز وهی قابلی ئەوەیە بچێتە دەرەوە بۆ ناو ماڵ و مناڵ و کەسوکاری بگاتە لا دادوەر بە فیلتراتیە پڕی بەڵێ بە هەم فیلتەرەکانی بڕیوە ینی تر پێویست ناکەمانەوەی بەزیایە ئەزانێت زۆر باش ئەگەر راپۆرتی داواکاری گشتی لە ناو چاکسازیەکەیە ئۆکەی لەسەر ئەم گیراوە دەکات دەچێتە بەردەم دادوەری ئۆکەیەکە ناچێتە بەردەم دادوەری کەتن
بەوەکەی کردووە دەچێتە بەردەم دادوەری کەچن ئەگەر دادوەر بۆی نەکا نایاساییە یاخود تەبیعیە یاسای پێشێل نەکردو بەڵێ خۆی دادوەرەکان مناڵم ئەسڵ وایە لە قانونا تۆ ئاسانکاری بۆ تۆمەتبار بکەیت یعنی نەک قورسی بۆ بکەیت مادەم جوازیە تۆ ناتوانانی محاسبەی دادوەری بکەیت لەسەر ئەوە بەڵام مەرجەکانی شمولی کردو ئێستا بۆ بە عورفێکی قەزایی سابقەیەکی قەزایی ئەوانەی کە ئەم مەرجانە شمولیانەکە دادوەر ڕەفزی ناکاتەوە بڵێن ڕەدی ناکاتەوە داواکاریەکان وەکو چۆنە بۆ بە سابقەیەکی قەزایی کە داواکاری گشتی لە چاکسازیەکانەوە بەرزێکاتەوە دادوەر سیرێکاڵە مەرجەکانی تیا لەسەر قسەی داواکاری گشتەکە تەئیدیەکات نەک بە پێچەوانەوە چکۆش فلتەری تری هەیە دوایە چێ بۆ تاوانەکان و دوایە چێ بۆ تەمیزوانە هەموو شتێکات ئێمە مەبدەیەکمان هەیە قانونی ئەصلاح للمتهم ئەگەر هەرچەنە زۆر بەلای ئەمەشان ناڕوە ئەم مەبدەئێش بۆچی هاتووە لە ناو یاسا یعنی ئەگەر ئێستا یاسایەک دەرچوو تۆ سزادراوی حکم درابێ بە یاسای بۆن لە سیاسای ئێمە مادە هۆشبەرەکان و کارتێکارە عقلەکانمان هەیە لە هەرێمی کوردستانە کە دەرچووە پێشش قانون مخدراتی عراقیمان هەبوو ئەستا ئەوانەی کە سزا دراون بە مادە هۆشبەرەکان ئەی لە بینی ئەم دوو یاسایە ئەم مەبدە ئەمانەیە قانون ئەصلح للمتهم کامی بۆ تۆمەتبارەکە باشتر بوو هەر ئەتوانن ئەوانیش مەسەلەن ئەگەر پێشتر بە 15 ساڵ بۆ نمونە ئەوانەی کە بەکاریانەرن پێشتر بە 4 ساڵ حکم بەڵام بە پێم یاسایە لە ساڵێ بۆ 3 ساڵە ئەتوان ئەوانش تەڵەب بکەن بڵێن بە پێی مەبدەی ئەصلح للمتهم بۆمان ئاسانکە چونکە ئەسڵ ئاسانکردنە بۆ سزادراوە بۆ تۆمەتبار نەک ئەوەی کە قورسی زۆر باشە پرسیارێکم بۆ هەردووکتان هەیە بە هەر سەرەتا جەناب جوابی بدەیتەوە ئایا سزایەکە 15 ساڵ دەبێت بەسەر کەسێک کە تیرۆرە ئامانج لەوەیە کە بەم 15 ساڵەیەتی سزا بدرێت و پاک ببێتەوە واتە چاکساز بێ لەم ڕەفتار و لەم سلوکەی کە هەبوو دەزەڵگیر و بێتەوە ناو کۆمەلگا ئەگەر بە 13 ساڵ ئەگەر بە 12 ساڵ بە 11 ساڵ ئەم سزایە چارەسەری نەکات و چاکسازی نەکات ئایا بە 3 ساڵ دیکە کە بمێنێتەوە چاکساز دەبێت کامش نابێتە پاساو بۆی کە بڵین ئازاد دەکرێت بەڵام بۆچی کاتێک کە یاسایەکی تیرۆرە بەڵام ئەنجومەنی دادوەری بە چاوی ینی تاوانبارێکی گەورەتر لەوەی کە ئێستا ئازادی بکە سەیری دەکا خۆی ئەنجومەی دادوەری نییە دادگای تەمیزە دادگای پێدا چوونەوەی چکە ئەنجومەنی دادوەری جیاواز ئەوان کەیس نابینن ئەوە سوڵتەیەکی هێنە ئەم جیاوازە دادگای تەمیز بەڵام وەکو پێشتر ئاماژەم پێکرد لە قەرارەکە ئەوان قیاسیان کردووە لەسەر ئەوە هێنیان کردو شوپاندویانە بە جەرائمی ماسەبی ئەم لە دەولەت خارجی بەڵام ئەگەر خۆی 3 ساڵەکەش هەر هەمان ئەگینامەش بە منیش لەگەڵ ئەوام یعنی کەسێک ئەگەر 15 ساڵ لەو کاتێک کە حکومەکەی بۆ دەرەچێت دادگای تاوانەکان حکمی بەسەر ئایا بە 15 ساڵ ئەمە ئەو 15 ساڵە سزای ئەو تاوانەیە کە کردوێتی یعنی حەدی ئەعلای بۆ بەردانا چکۆڵە لە 15 ساڵ زیاتر نەبێ ئەکرێ کەم تریش بێت هەیە 6 ساڵەیە 7 ساڵەیە 8 ساڵ ئەوانە بەس ئەم بۆ نمونە 15 ساڵ دانین ئەم 15 ساڵە ئەتە تاوانەکە گەورەیە وەسەتە بچووکە هەرچیە محکەمەی جینایەت بڵین دادگای تاوانەکان قەناعەتی وایە کە ئەم 15 ساڵە هێنی ئەم تاوانەیە کە کردوێتی ئیتر ناکرێت زیاتی تۆ بەسەر بەڵام شەڕی عێراقی زۆر ورد ینی بڵین ئەم یاسایان داناوە ئەلئیفراج الشەرطی بۆ ئەوەی کە لە 15 ساڵە ینی وەکو قسەی کە جەنابەت فەرموود لە 12 ساڵە ئەم کەسە ینی قابل بەوەیە کە ئەتەواو تۆ بۆ دەرەکەوە کە کەسێکی چاکسازیان چاکسازی هیچ گرفتێ بۆ کۆمەڵگە دروست ناکات و ئاسانکاریەکیشە چونکە ئەم کەسێش وەکو بەدرێخانی شاری ماڵی هەیە مناڵی هەیە چی ئەمانە چانە بە نەزەری ئەتیبار زۆر لە عقوباوەەر ناگیرێ بەڵام ئەکرێت ینی لە ڕوە ئینسانیەکەیەوە ئیسە بۆ نمونە ئەمانەکە کردوانە ئەگەر کەسێکیش بڵێن بڕیاری بۆ دەرچوو بێ بۆی کە مەشمول نەبێ بڕیاری ئەم کەسە لە دادگای تەمیزیە و ناگوازێتەوە بۆ ئەوانی ترش ئەین کەسێک بۆ کەسێکی تر جیاوازە بۆ نمونەی سەمە 100 کەس بن یەک دانیان قەرارێکی تەمیزی بۆ دەرچوو بێ کە مەشمول نییە بە ئیفراج شەرطی ئەمە بە معنای ئەوە ئەوانی تریش دانیشن بڵێن مادەم ئەو کەسە قەراری بۆ دەرچووە شمولی ئیفراج شەرطی ناکە ئێمەش نا بە ئەوانش بەرزیکەنەوە چونکە ئەم ناکرێت قیاسیکە هەر کەسێک دۆسیەی جیاوازە و ئەو قەرارەشی کە بۆی ئەدرێت لە دۆسیەکە جیاوازە لە کەسێکی تر و هەر قەرارێکی ئیفراج شەرطیش ڕەت بکرێتەوە بە پێی قانون دوای 3 مانگی تر ئەتوانێت دیسان بەرز بکات. زۆر باشە بەدرێخان هەمان پرسیار بۆ جەنابەت بە حکومی لە لیژنەی مافی مرۆڤ و لە لیژنەی کاروباری کۆمەڵایەتیشدا بوونت هەیە ئایا ئەو سزادراوانەی لاگرت و خانە چاکسازیەکانی هەرێمی کوردستانن و دیارە دۆخی کۆمەڵایەتی و ئابووری و دۆخی هەرێمی کوردستان بە گشتی ڕوونە ئەگەر بە 11 ساڵ و 12 ساڵ چاکساز نەبوو بن بە 15 دەکرێن چونکە مەترسی ڕەنگە ئێستاوە بێ بڵێ هێشتا چاکسازین و تاوانەکەیان قورسە خۆی کاک جەلالێمە سەردانی هەرسێ پارێزگاکەمان کردوە هەم چاکسازی دهۆک هەمی شەولێر هەمی سلێمانی لۆدێکی زۆری زیندانی کراو لەسەر زیندانیەکان هەیە
خۆی هەر ژوورێکی زیندانیەک بۆ ئەو قاعانایە ئەو ژوورانەی کە دیاری کراون بۆ زیندانی کراوەکان نابێ هیچ ژوورێک لە 10 نەفەر زیاتر زیندانی تیاابێ بەڵام بە پێچەوانەوە هەر ژوورێک 37 نەفەری تیادە جێگیرە یعنی ئەوەنە ژینگەیان ناڕەحەتە بۆ نمونە لە شوێنی وایە خەوتون تقریبا مەسافەکەی هەر ئەوەنە بە شێوەیەک جێ بۆتەوە کە جێ خۆی بکاتەوە لەژێر ژێر سیسەم سەر سیسەم سەر ئەرز ژینگەی ناو زیندانەکە خۆی لە خۆیدا پاڵەپەستۆ و لۆدێکی زۆری لەسرە لە ڕووی ئیسراحەتی خوانەوە لە ڕووی مەساریف بارگرانی بۆ حکوومەت ئەمە خۆی بۆ نمونە جۆرێکی ترە لە هەموو ئەوانە لۆدێکی زۆر زیندانی کراوێکی زۆر لە هەرچێ پارێزگارەکە هەیە جەنابەت ئیشارە بەوا دێگەر بۆ منێکێک لە 15 ساڵیا بۆ ئەو حکومەی کە بەسەرا سەپێنراوە چاک نەبێ یا لە 20 ساڵیا چاک نەبێ من لێرەمە ئەوە بڵێم بۆ منەوە خۆ 3 ساڵیان ماوە 15 ساڵەکە تەواو بکەن لێرم بەلانی پەیوەندیدارەڵم ئەگەر ئەو 3 ساڵیان تەواو کرد ئەگەر بۆ تەمیز هەر بە میزاجی خۆی بە شێوەیەک لە شێوەکان جوابیایەوە بۆ مەگەر موافقەتی نەکرد ئەگەر ئەم ئازادکردنەی بە مەرج قبول نەکرد ئەی دووبارە چی لە ئەو زیندانی کراوانەکەن ئەکرێ ئەمە هەردوای 15 ساڵەکەی تریش هەر پێشێلی یاسا بکرێ ئەکرێ هەر بەدەم ئەو داواکاری و ڕەوا حەقی زیندانی کرانەوەکانەوە نەچن من لێرەوە بەڕاستی بە پێویست و گرنگ و ضروری دەزانم کەلانی پەیوەندیداریش ئەنجومەنی دادوەری دادگای تەمیز هەموو ئەوانە بەڕاستی بێنە سەرخەت بەس چاوێک بە زیندانی کراوەکان بەخشێنەوە بزانن چ بارگرانێکی لەسەر لایانی حکومی دروست کردووە ڕاستی ئێمە دەڵین بە یاسا دەبێ یاسا سەرەر بە یاسایش بکرێ ئەمانیش بە یاسا داوای مافی خوانەکەن بە یاسا زیندانی کراون بە یاسا حکم دراون بە یاساش داوای ئازادکردنەکەن ئێمە ناڵێن نەروا بە ئاشوایی لە زیندان ئازادیان بکەن بێگومان ئەگەر بە 12 ساڵ و بە 13 ساڵ چاکساز دەبوو بن تەسەور ناکەم بە 2 ساڵێکی تیز تەغیرێک لە ئینسانەکانە بەڕاستی دوایین پرسیارم سەرچنەخان وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی وەکو خۆتان پەرلەمانتاران چه هەوڵ و تەقەلایەکتان هەیە بۆ گیراوانەوە دوایین زانیاریەکان لەسەر ئەمانە چی نەگەرلاتە بن من هەر وەکو هەڵوێستی فراکسیۆنیش وەکو وتم ئەم داوای ئەم سزادراوانە بە حەق ئەزانین و لەگەڵیشیان و داواشەکەین کە هەرچانە ئەمە جیاوازە لە ڕقابەی پەرلەمانی بەسەر قەراراتی قەزاوە ینی ناکرێت ڕقابەی پەرلەمانی هەبێ بەسەر قەراراتی قەزایەوە چونکە ئێمە هەموو شتەکان ئەوڵین لە چوارچێوەی یاسا بێت بەڵام ئەمەش ئێمە هەوڵەیە بەڵێ فشارەکەین و هەوڵەین و لەگەڵیشیان و داواکارین هەر لە چوار تەم ئەم داواکاریان بە داواکارێکی یاسایی زین بە نایاسایی نازین و ئەگەر بکرێت ئاین ئەنجومەنی دادوەری خۆی لیژنەی تایبەتمان بنێرێتە گرتوخانەکانەوە لە نزیکەوە وەستی زیندانیەکان بەڵێ نردوێتی ئەکرێ جارێک تریش بنێن چکە بە یەک جاروای ئیکتیفا ناکاتەوە ئەو تەقریرانەی کە ئەچێ وردەکاریەکی تیا بکەن ئەمانەش مافیان هەیە ئەمانەش کەسانێکن ئەیانەوە جارێکە بگەڕێنەوە کۆمەڵگە و ئەیانەوە ژیانێکی تازە دەست پێ بکەنەوە و دەرسیان لە ڕابردوو وەرگرتووە و ئەو داواکاریانە جارێکی تر کە بەرز ئەکرێتەوە ئەم جارە بە شێوازێکی تر ئاین دادگای و سەلاحەتی خۆیەتی دادگای تەمیز تەمەنا ئەکەین کە ئەم جارە داواکەیان قوبوڵ بکرێت و بە مەرج ئازاد بکرێن و بێنەوە کۆمەڵگە و ئێمە شەرچێک پێمان بکرێت درێغی ناکەین لە هەوڵە زۆر باشە زۆر سپاسانەکەین بە هیوایەوەی کەوەشە بە هەمان شێواز پشتیوانی کەمپینی میدیایی تۆڕی میدیایی کۆمەڵ بن بۆی کە داواکاری ڕەوای و یاساییانە و لەسەر بنەماکانی مافی مرۆڤی مانگرتوانی سزادراو بگێتە شوێنی مەبەست سپاس بۆرێکە لە پەرێزان بەدرێ ئیسماعیل ئەندامی فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامی و هەروەها سەرچنە ڕەحمەت ئەندامی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان. بینەرانی عزیز وەک پێشتریش ئاماژەمان پێکرد لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی 050 لە ڕێگەی تلگرام و ڤایبەرەوە ئێوە دەتوانن پشتیوانی خۆتان لە پەیامێکی ڤیدیۆییەدا بنێرن و پشتیوانی کەمپینی تۆڕی میدیایی کۆمەڵ بن بۆ گێڕانەوەی ئازادی بۆ مانگرتوان لە بەمەرجی چاکسازی بوونیان. دەچینە لای تەوەری سێمی بەرنامەکەمان کە فێرکاری بڕین و درومانە کە هەفتانە چوارشەمان پێشکەش دەکرێت و خات و فەوزیە کاکەوەی پێشکەشمان دەکات. فڵاو ڕێبم هەیە بۆتان بینەرانی خۆشەوی فێژەمەوێ لە بەرنامەیەکی ترا بڕینی فەقیانەی گوڵتان بۆ بکەم پێشتر کراسی کوردین بۆ بڕیبوون بەڵام ئەمەوێ ئەم جارە جیاوازیەکەی فەقیانەی گوڵە ئینشاڵڵا ئێوەش سوودی لێ ببینن فێژ دەکەین بە بڕینی کراسەکە.
ئەوە شێوازی کراسەکە دەقەکەی وایەتە ڕێکی یەکتری بێ. من لێرە زۆر گرنگی بە بڕینی فەقیانەکاتم، چون خۆتان نەزانن پێشتر کراسی کوردیمان بڕێوە، ئەمە مەبەستم فەقیانەکەیەتی. بۆ نمونە قیاساتی ئەم کەسەکە من بۆیە بڕم چەنە قۆڵی 34 من ئەبێ 36 ببڕم، لەبەرچی لەبەرەوەی قۆڵەکە 2 سانتیمی بۆ تەقەڵە و سەرسنگیشی سەدە من ئەبێت چەند ببڕم 105 ببڕم، لەبەرەوەی 105ەکەی تر باش دەرەچێ بووی. بۆ بڕینی فەقیانە گوڵەکە ئەبێت چەندێک تقریبەن لە 45 سانتۆی تر تۆ ئەتوانی دەست پێ بکەیت بۆ ئەوی فەقیانەی گوڵەکە جوان دەرچێت. نابێ لێرەوە دەست پێ بکەیت، کە لەیرۆ دەست پێ کرد ئیتر فەقیانەکە دروست نابێ بەو شێوەی کە ئێمە ئەمانەوێ. فەقیانەی گوڵ عەکس دەبڕێ. جا سەیریکەن لێرە بەینەکە بۆتان دیاریەکەم، لەبەرەوەی ئێوە من لێم تێک ناچێت، بەس ئێوە لەوانەیە ئەگەر بۆتان دیاری نەکرێ تێک بچێت. بەم شێوەیە ئەی بڕێ. بە بورن شوێنەکەم زۆر ناڕەحەتە بچووکە. ئەمە لە ئەبەی کاتە چیەکەین لەبەرەوەی سوچی 4 گۆشە دروست نەبێ. ئەمانە بۆیە ئەبڕم لەبەرەوەی سوچی 4 گۆشە دروست نەبێ. ئەو کات چیەکەین ئەمە فەقیانەکەم بڕیوە. جا سەیریکەن لێرە چۆن تەسکە. لەبەرەوەی مە قیر و قاجی زۆرە بچی بکەی 1-2 سانتیمێک تقریبەن 3 سانتیم لێرەوە بەم شێوەیە باریکەین. لێرە من بەستمەوەیە
فەقیانەکە بەم شێوەیە دەرەچێ ئینشاڵایتە هەی دورومی تر ئێوە ئەیبین. ئێوەی تر ئەبێ بە یەکەم جار تەقەڵەکەی پیابێنن دوای ئۆڤەریەکەی. بێ لێرە لە فەقیانە گوڵەکە چۆن خەتەکەی بڕاوە بێ بە پێی خەتەکە بڕۆی نابێتۆ هەر بەڕێکی بڕۆ هەبێت چۆن ئەو ئاوای لار بووە تۆ تۆیش تەقەڵەکان و لارکەیتەوە بە شێوەی ئیتر پێویست ناکاگەشتی بدووری وایەتە وەکو گوڵ سەرچێت. تقریبا ئەوەندەی ئەهێڵی تۆ تەواو دوورینی بۆ ناکەی لەبەرەوەی ئۆڤەری بکەیت. ئەمەشکەی پشتمە ئەو ئافەی کە ئەوەکەی ترم لێداناوە اینجا دەکەین بە ئۆڤەرکردنی دامێن و ئەم بەشەی کە هینمان کرد. لێرە گەشتمە ئەو شوێنەی کە فەقیانەکە بەشێکی ماوەتۆ ئینجا دەکەم بە ئۆڤەرکردنی. ئەم کرافە دامێن و ملیوانەکەی ماوەی تر ملاکە هیچ تری نەماوە
ئەبێ ئەم فەقیانەی گوڵە خۆی هەر ئاوا بڵاو بێت ئاوا بڵاو بێ و نابێت سەرەکەی بدورێت تەنها ئۆڤەرە بێ بکرێت سەبەب من ملەکەی ماوە ملەکەیشی پێشتریش بۆم بڕێون وەڵامێ فێشارەی بڕم بۆی کە بەڵام ئەم فەقیانەی گوڵە ئێوە ئاگادار بن بۆ کراسی نقێم نابێ لەبەرەوەی کراسی نقێم ڕەنگیانە پولەک ئەوانە ناتوانێت ئاوا دەرچێت تەنها کراسی فەتەنیش هەر نابێت لەبەرەوەی دوو ڕەنگە دیوی ناوەی ڕەنگەکە دیوی دەرەوەیشی ڕەنگەکە بەڵام تەنها بۆ کرافە تەنکەکان و بۆ کراسی گوڵدار و ئەمانە ئەبن بەس بۆ نقێم و فەتەن نابێ لەکەی قەیدانەکەی لێ نادەم هەر ئەوە نوشتانەوەیەکی شکۆلەی جوانی ئەمەیش فەقیانە گوڵەکە جا خۆی لێ دەسا جوانتر ئەبیندرێ هەندەکەمەوەیش بیبن ئینشەڵڵا خودی لێ ببین شتێکی زۆر جوانە و هەمتر جوانیش ئەوەفتێ و هەمتریش خۆشترە جارێ بۆ ئێلەک و سەڵتە و کەوا بە تایبەتی سەڵتە و کەوا زۆر زۆر جوان دەرەچێت شتێکی جوانە ئەمەیش بڕینی من لە مەبەستم لەم کراسە بڕینی فەقیانەی گوڵ بوو زۆرترین بۆ ئەوە بۆم بڕین کە ئێوە فرنج بدەن لەم فەقیانەیە جۆری بڕینی ئەم فەقیانەیە و هیوادارم ئێوەش سوودی لێ ببین و بێتە مای خۆشحاڵی بۆتان بینەرانی عزیز پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن لە بیرتان نەچێت کەمپینی تۆڕی میدیایی کۆمەڵ لە پێناو گەڕانەوەی مافی ئازادی بە مەرجی چاکسازی لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 1950 کە لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیامی ژۆ بەردەوامی هەیە پەیامی پشتیوانیەکانی خۆتان پەیامە ڤیدیۆکانتان بنێرن بۆی کە لە پەیجی تۆڕی میدیایی کۆمەڵ یاخود کەناڵی ئاسمانی پەیام وەروە لە بەرنامە جیاوازەکانمان پشتیوانیەکانتان بڵاو بکەینەوە بڕگەوابەتەکانی پامی ڕۆژمان پێشکەشکردن تا ڕۆژێکی نوێ بەرنامەیەکی تر بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ